گوندی سریاوە تقریبا 2 معاویلە 3 معاویلێ بردیە معاویلیان لێ بردیە بە خۆشمە هاتنێ دیار ئەو شۆ تقریبا تا ساعات 3 و 4 شەوێ لە دیار عەرەز بووینە گوتمان نۆکو خوانە خواستە ئیمەش ببن دیاردەی زینی محاویلە و کێبڵ لە نەحیە شەمامک سەری هەڵداوە وەک بڵێ ئەم ساڵ ئەوەندە نەهات بوو بۆ جووتیاران وشکە ساڵی و کەمبارانی بەز نەبوو دزینی محاویلەشی هاتە سەر من ئێستا لە گوندی سیراوەم کە گوندی سیراوە ڕەختاو لە نەحیە شەمامکە و چەند ڕۆژێکە محاویلە و کێبڵ لەم شوێنە دەدزرێ و دەمەوێت خاوەنی ئەم زەویە وەربگرم کە محاویلەکان لە دزراوە مامەجان دەتوانی بۆم باز بکەیت چۆن بوو کەی بوو بەڵێ ئەوە ماوەکە دیاردەی دزیکردن لەو سنووردا هەیە لە زۆربەی گوندەکان هەیە لە منتیقەی شەمامک گوندەکانی سیراوەیە ڕەختاوەیە ماستاوەیە تەندورە سیا و چەند گوندەکە ئاوێنێ ئەوە ساڵی پار بۆردەچی کارەبایان لە ئێمە برد بۆردەی لە بۆ پیشپێکردنی قەتاسە برادرانی فەللا و ئەوانی شارەزان لە بابەتە دەزانن ئەوە ساڵی پاروە ئەو سارەکەش جارشکە کێبلیان بردبوو ئەو بەس ئەو دو سێ ڕۆژە لە 28 شەوەکەی لە نازم پاش 12 یان شتێکەوە هەستا بوون بە بردننی کێبلی و محاویلە لەسەر محاویلەکە و لە خوار محاویلەکە دواتر لە یەکی هەفت شەوی یەکی هەفت ینی بەرەبەیانەکەی و ئەوە باز دەکەن دیارە دیتیان هەستامون بە بردننی محاویلەکان فڕێدا خوارە محاویلەکان بردیە ئێستاکە ئەمەش زەرمەندێکی زۆر بووینە و ناتوانین هیچ بەروبوومەشی کشتتوگالی بکەین و زۆر زەرەریان بە جوتیارەکان گەهەندیە زۆربەی زۆریان ینی کێبلیان لێ بردرا یان محاویلەکانیان لێ بردرێ محاویلەکان بای چەند پارەیە محاویلە زۆری زۆرە محاویلەی سەدکەیوی هەیە 250 هەیە و زیاتریش هەتا محاویلەی سەدکەویە تا 34 وەرەقە 33 وەرەقە بە ساڵە ینی مەسەڵەن ئەو دەگۆڕێتن بێزگە لە تەکلیفی هینان و بەستان و کارەبایی مەشت جان چیتان لێ دزراوێەوە وڵی ئەو شۆ تەلەفۆنیان لۆمە کردیا دەوری ساعات 9 گوتیان کاکە وەرنە گوندی معاویلە شتان یعنی کێبڵ شتێن معاویلیان هەموو بردیە هاتینە دیارێ تەلەفۆنمان لۆ لایت کە کردیا گوندی سریاوە تقریبا 2 معاویلە 3 معاویلێ بردیە معاویلیان لێ بردیە بە خۆشمە هاتنێ دیار ئەو شۆ تقریبا تا ساعات 3 و 4 شەوێ لە دیار عەرەز بووینە گوتمان نۆکو خوانە خواستە ئیمەش ببن بەس تەمەشاگە تەسووریکەنە ئەو چارخەتە هە چارخەت قوت کردی ئەوی سەر معاویلەی نازان بە قورعان ئەوکو چوونە سەر ئەویان قوتکرد چونکە ئەو زەختە العالیە لە هەر یەکەچی بدە یعنی ڕات دەی کوژی دەم و دەست ئەگەر ئەو فیزەش تەسووریکە ئەو فیزیان هەرا نەینایتە خوارە ئەو فیزە لە دایرە لۆ هەیە ئەگە بینتە خوارێ والله ئەو سەرانی نە دەغرودانەکە یعنی نە ڕزقەکە نە پیاز نە پەتاتە هیچ پارەی ناکە سەرباری هەندێش ئەو وەزعی بەسەدات ئەو شۆ ینی بەڕاستی داوا لایانی پەرویندار دەکەین وەرە و ئەمن و ئەمانی زۆر ئەومەتیقە بەس داوا دەکەین ئەو چەند کەسە لەو مەتیقەی ینی داوا لە ئاسایش و نایە شەمام چی دەکەین ئەو چەند کەسەمان بۆ دەزیگرکە و چیکە ئەو ینی ئەو ترسەمان لە قەلبی نەمینێ شەوان ئەو کێبڵ شتەی بدزن بەڵێ پەیوەندیدار بەم بابەتە من قسەم لەگەڵ بەڕێوبەری پۆلیسی بنکەی تووڕەق کرد کە ئەم شوێنە لە سنووری بنکەی پۆلیسی تووڕەقە و بەڕێوبەرەکەیان ڕاید ئەحمەد هەیاس بۆ 1964 باسی لەوە کرد کە ئەو بەڕێزانەی کە دزیان لێکراوە بابێن داوا بنووسن و ئێمە بە دڵنیاییەوە دێینە سەخەت و بکەری تاوانەکە دەدۆزینەوە.